وەزیری پلاندانانی حکوومەتی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ وەزیری پلاندانانی حکوومەتی هەرێم کۆبەوە قەرزە دەرەکیەکانی سەر هەرێم و ڕۆڵی حکوومەتی ناوەندە دانەوەیان و پرسی سەرژمێری جۆری کوالێتی کاڵا هاوردەکراوەکان هاوکاری کۆمەڵایەتی و دانانی ئامێری پێشکەوتوی کوالێتی کۆنتڕۆڵ لەو بابەتانە بوون کە لە کۆبوونەوەکەدا تاوتوێکران بەڵام سەبارەت بە موچە و شایستەدارایەکانی ئەمساڵی فەرمانبەران هیچ بەڵێنێکی دڵخۆشکەر نەدرا. وەزیری پلاندانانی هەرێم وتی ئەو ڕێکەوتنەی بڕیارە لە نێوان هەرێم و بەغدا ئەنجام بدرێت بۆ ساڵی داهاتووە. هەمومان متفقین لەوەی کە سەرژمێری دەبی دووربی لە سیاست و هەوڵەکانمان لەوەیە کە بتوانین بە هاوکاری هەموو لایەک پرۆسێکی سەرژمێری دوور لە سیاست و لەسەر ئەساسی بنیادنانی وڵات جێبەجێ بکەین. وەکو حکوومەتی هەرێمی کوردستان حەق خۆمانە لەو ڕێژەی کە قەردی حکوومەتی اتحادیە کە بتوانین ئەمەش سودمەند بین و جەنابیان وعدیدا ئەوەی کە پەیوەندبی بە جەنابی خۆیان و بە وەزارەتی پلاندانانی حکوومەتی اتحادی هاوکارمان بیتن. ئیش لەسەوەی دەکەین موازنەی 2020 و هەروە استراتیجیەتی موازنە لەگەر وەزارەتی دارایی وەزارەتی پلاندانانی حکوومەتی اتحادی خەریکی نوێی هەرێمی کوردستان استراتیجیەتی موازنە لە 2021 و 2022 دابنین. بەڵام هیوادارین لە 2021 قانون موازنە لە عێراق بیتن و بە شەڕبوجەی هەرێمی کوردستانیش تێدا تەثبیت بکەن. لای خۆشیەوە وەزیری پلاندانانی حکوومەتی عێراق باسی لە چۆنیەتی بەڕێوەبردنی پرۆسەی سەرژمێری لە سەرتاسەری عێراق بە هەرێمی کوردستانیشەوە کرد. تباحثنا مع الأخ معالي الوزير لەگەڵ بەڕێز وەزیری پلاندانان قسەمان لەسەر چەند بابەتێکی هونەری کرد لەوانە دانانی ئامێری کۆنتڕۆڵی هەروەها چۆنێتی سەرژمێری و چۆنێتی چاودێریکردنی ئەو پرۆژانەی کە لەسەر بودجێ پرۆژەوە بەرهێنەرەکان جێبەجێ دەکەن لە چوارچەوەی گەشتە پێدانی هەرێمەکاندا. هەروەها سیستەمی چاودێری لەلایەن ناوەندی IDMS و KDMS لەگەڵ هەندێک بابەتی دیکەی هونەری. تایبەت بە بابەتی بودجە بۆ سەرژمێری توانایکی سنووردار هەبووە لە بەردەم حکوومەتی پێشوودا. ئێمە شەوڵمانداوە بە پێی توانە خەرجیەکان کەم بکەینەوە. هەفتەی داهاتووش لەگەڵ نوێنەری هەرێمی کوردستان لە بەغدا کۆ دەبینەوە. هاتنی وەزیری پلاندانانی عێراق بۆ هەرێمی کوردستان جگە لە بابەتی سەرژمێری پەیوەستە بە ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا بۆ بەڕێوەبردن و ڕێخستنەوەی کاری دەواازە سنووریەکانی هەرێم لە ژێر سەرپەرشتی حکوومەتی فیدراڵدا بە تایبەتیش پرسی هاوردەکردن و کۆنتڕۆلی جۆری کاڵاکان لەو دەواازانەدا. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.